بەناوی خۆی گەورە میهرەبان. من ناوم حاجی عەدنانە، دانیشتووی شاری بێرمینگامم، خاوەنی کۆمپانیای بە مەترابڵم. لە ساڵانی 2002ەوە لەم ئۆفیسایم. لە 2002 من ئەم ئۆفیسەم سێتاپ کردووە. لە 2004 و 5ەوە خەریکی ئیشی تراڤڵینم. لە 2005 بەدواوە بە شێوەیەکی یاسایی و ڕەسمی ئیجازەی تراڤڵینم دەرهێنا و لە 2008 کۆمپانیەکەم سێتاپ کرد و بووم بە خاوەنی ڕێکخراوی ئەیاتا، ئیجازەی ئەیاتا. پاشان لەم کۆمپانیایی منە ئەوەی کە ئیشی لەسەر ئەەکەم تەنها ئیشی تکت و فڕۆکەوانیە، مەبەستی فڕۆکەوانیە بۆ هەر جێگایکی دنیا بێت کە تارەی بۆ بڕوات، من ئەتوانم ئیشی لەسەر بکەم و مسافری بۆ بنیارم. ئیتر بەلامەوە کێشە نیە. بەڵام مارکێتینی ئێمە ئەوەی کە هەیە، ئێمە لەسەر ئیشەکەین. مارکێتینی ئەمە بە دەرەجە یەک لەسەر مارکێتینی کوردەکانی خۆمانە بۆ کوردستانی عێراق و پاشان بۆ ئێران، پاشان لە دوای ئەو مارکێتینە مارکێتینی وڵاتانی جنوبی شەرقی ئاسیامان هەیە، ئەفریقیامان هەیە. لە پاشەوە ئێمە هەموو وڵاتەکانی ترمانەیە، وڵاتە عەرەبیەکانی ترمانەیە. بە نسبەت ئەو ئێرلاینانە کە ئیشیان لەگەڵاکەین بە دەرەجەی سەرەکی لە ئێرلاینی قەتەری، ئێرلاینی تورکیش ئێرلاین، ڕۆیال جۆردەنیان، لۆفتانزا، ئۆستریان ئێرلاین، سویسپۆرت، پاشان ئیجیپت ئێر، پاش ئەوە پێگاسس، پاش ئەوە ئێرلاینی مەلیزیا، پاشان ئێرلاینی ئەفریقیا، پاشان ئەیبیریا، پاشان هەموو ئێرلاینەکانی تر ئێمە ئەتوانین بەبێ جیاوازی هەر تارێک فڕۆکەیەک با بڵێن بە شێوەیەکی یاسایی هەڵفڕێ و بڕات و بێت ئێمە ئیشی لەسەر بکەین. من لە سەرەتای ئیشکردنەکانم کە لە 2004 و 5ەوە کە ئیشم کرد، ئێمە بە چارتەر فلای دەستمان پێکرد، ینی تارەمان بەکرێ ئەگرت لە تورکیاوە بۆ سلێمانی دەستمان پێکرد. سەرەتاکان لە 2005ەوە چارتەر فلایمان تارەمان گرت بەکرێ لێرەوە بە بریتیش ئێروەی، بە تورکیش ئێرلاین نەفەرمان مسافرمانە نارد لە لەندەن، لە مانچستەر. ئەو کاتە بێرمینگام کۆنێکشنی نەبوو، مسافرمانە نارد لە لەندەن و مانچستەرەوە بۆ ئەستەمبوڵ. طبعاً فلایەکە کۆنێکشن بوو، فلای کۆنێکشن بوو، ترانزیت بوو، خۆمان دروستمان کرد. پاشان دیسانەوە بیرمان لەوە کردەوە کە پەرە بە ئەم ئیشە بدەین و مسافر نەخێنە زەحمەت و کێشە و تەنگەشەی سەرێشە و ئەوانە. بیرمان لەوە کردەوە کەوا کۆنێکشنەکە دروست بکەین. ئەوە بوو لەگەڵ بریتیشا قسەمان کرد، بریتیش وعدیان پێداین، بەڵام بەڵانەکەی خۆیان نەبردە سەر. پاشان کەوتینە ئەوەی کە لەگەڵ تورکیش ئێرلاین، لەگەڵ قەتەریە وردە مارکێتینمان بۆ کردنەوە و لەگەڵ تورکیش و قەتەریا ڕێکەوتین لەسەر ئەوەی کەوا کۆنێکشنەکانمان بۆ بکەن و کۆمەڵێشت هەیە ئیشی لەسەر بکەین. ئەوانەی کە ئێمە کە دروستمان کردووە بە تایبەتی بەڕاستی لێتان نەشارمەوە، حەزەکەم ئەمەتان پێ بڵێم. ینی ئەوەی کە دروستمان کرد بۆ کۆمەڵی کوردی خۆمان و بۆ عێراقی خۆمان، ئەوە بوو کە ئایتی فێرمان دروست کرد، پرایڤێت فێر، ینی کەواتە سعرێکی تایبەت بۆ خەڵکی خۆمان، بە تایبەتی لەو بوارەی کەوا خەڵک کۆڵ زۆر ئەبا، کێش زۆر ئەبا. ئەو شتانەمان دروست کرد کەوا ئێمە بتوانین ئەو کێشانە خەڵکێک بتوانێت 2 جانتا بەرێ 56 کیلۆ 54 کیلۆ بەرێ بڕات و بێتەوە، تکتەکانیشی ئۆپن بێت، بەڕاستی تکتەکانیشی ئۆپن بێت و ئەوە بکرێت، بتوانین لۆدێکی وا بخەینە سەر ئەو ئێرلاینانە کەوا بۆ ئەوی هەر داخوازیەکمان هەبێ ئەوان گوێمان لێ بگرن و ئێمەش بتوانین لۆدیان بینێ. جا بۆیە پێم خۆشە ئەم کورتە چیرۆکە بجێڕمەوە بۆ ئەوی کە ئێمە بە زەحمەتێک و بە ناڕەحەتێکی زۆر تێپەڕین هەتا هاتوینەتە ئەم قۆناغانەی کەوا ئیش لەسەر کاری فڕۆکەوانیەکەین. طبعا مەجای فڕۆکەوانیش مەجالێکی خۆشە، بەڵام لە هەمان کاتیشا زۆر قورس و زۆر ورد و زۆر ناڕەحەتە، هەمووی کۆدینە. ئەوانەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین بەڕاستی
تەنها ئیشی ئێمە فڕۆکەوانیە، تەنها ئیشی تراڤلینە، یان هیچ ئیشێکیکە ناکەین. ئێمە ئیشی تر تێکەڵ بەم ئیشە ناکەین، مەسەڵەن ئیشی حەواڵە بێ، ئیشی تەرجەمە بێ، ئیشی میگریشن بێ، نەخێر ئەمە لە بواری مختصی ئیشەکەی خۆمانە تەنها ئەو ئیش و کار و فەرمانەکەین بەڕاستی. ئیتر جاری واشەیە لە دەرەوە ئیشەکەی خۆشمان یارمەتی خەڵکەین بەنسبەت ئەوەی کە خۆمان شتێکی لێ ئەزانین یا خەڵک ئامۆژگاریمانەکە یاخود ئەو برادرە محامیانە کە بە حکمی ئەوەی برادراتیمان هەیە لەگەڵیانە شەوانە ڕۆژانە قسە ئەەکەین و ئامۆژگاریمانەکەن ئەوە ئەکرێ ئەوە ناکرێت ئەوە ئەکرێت. بەڵام بە دەرەجەی یەک من تەرکیزم کردوتە سەر تراڤلین، چونکە زۆربەی ئیشەکانی من لەگەڵ مانجە ستەیشنەکانە لە هەولێر، لە سلێمانی، لە بەغا، لە لەندەن، لە بێرمینگام، لە مانچستەر، لە ئەدەنبرە کۆنێکشنێکی زۆر باشم هەیە. مسافری وام هەیە سعات 2 شەو تەلەفۆنم بۆکە، ینی لە دەرەوە ئیشەکەی خۆشم یارمەتی هەیە. ئەم بەیانیە ینی فەجر سعات 1 فەجری بەریتانیا کە ئەکاتە سعات 3 کوردستان تەلەفۆنی بۆ کردم لە مەتار بووە یارمەتی ماوە. ئەم بەیانیە سعات 8:40 دقیقە مسافرمە بۆ ڕۆشتووەتە مەتار، پاسەپۆرتی مناڵێکی 3 مانگی تیا مابووە، نەیان هێشتووە بڕا، ناچار ئۆکەتیبی بردم بۆ وەرگرتەوە یارمەتی ماوە. ینی هەندێک مسافر هەیە لە دەرەوەی ئیشەکەی خۆشم من یارمەتی ئێم و کە مسافری خۆشم نییە، بەڵام هەر یارمەتیم لەبەر خاتری خوا و ئەوەی کە ئێمە بتوانین دەستکراوە بین و لە توانای منابێ من یارمەتی خەڵکەیەم. مەبەستەکەی من لەم جێگایە ڕاستە معیشەت و پارە پەیداکردنە، بەڵام دڵخۆشەکەیم نیش ئەوەیە بتوانم کە یارمەتی خەڵک بم لە دەرەوەی ئیشەکەی خۆم. سەرباری ئەوەش هەندێک کاری تری خێرخوازی ئەەکەم، وەکو ئەوەی کەوا خەڵک پێویستی بە منە، مەسەلەن جەنازە ئەنێرمەوە بۆ خەڵک کە خەڵکێک ئێوێ تەرمەکەی بەرێتەوە بۆ کوردستان لە دەرەوەی ئیشەکەی خۆم هەر لە ڕێگای خوا ئەینێرمەوە بەبێ هیچ تەماحێک بەبێ هیچ شتێک ئەینێرمەوە، ئەنڤۆیسی ئێرلاینەکەی بۆ نێرمەڵم کاکە خۆت پارەکەی بۆ بخەرە سەر، پاشان کاری فنیڕۆڵەکە لەگەڵ ڕێکخراوێکا ڕێکەوتوین کەوا هەرزانترین سەریان باتێ لە چاو ئەو فینرل ئۆفیسانەی کە لە شارەکانی ترا هەیە. لە دەرەوەی ئەوەش هەندێک جار خەڵکێکێ دا و دەرمانێکی عیلاجێکی هەیە لای منەوە مسافر ئەڕات و دێت، ڕۆژاناڵین کاکە خێرتەگا ئەمە بگێنە بەوە ئەوە بێنە ئەوراقێکی زەرور هەیە. لەم بوارانە دڵخۆشم بە ئیشەکەی خۆم کە ئەتوانم یارمەتی خەڵک بەم و بەو دڵخۆشەی خۆم کارەکەم ڕۆژانە بەرەو پێشەوە ڕاستپاس بەخوای گەورەم. بەڵام سترسێکی زۆرم لەسرە بەڕاستی ئیشی تراڤلین سترسە، ینی لێتان نەشارمەوە زۆر قورسە، زۆر وردە، زۆر ناڕەحەتە. بەڵام سپاس بۆ خوای گەورە زاڵ بووم بەسەریا بە حکمی ئەوەی کەوا ممارەسەم هەیە کەوا ڕۆژانە شتەکانم دووبارە بێتەوە. پشتیوان بەخوای گەورە ناڵم لەژێر دەستم دەرچی ئەگەر فەزلی خوا و لوتفی خوای لەگەڵا بێ، بەڵام قسمەتی ئەو کابرایە بڕات یاخود بێت ئەتوانم هاوکاری بکەم و کارەکەی بۆ ئەنجام بم. بۆیە ویستم هەر ئەوەتان پێ بڵێم کەوا ئێمە ئۆفیسمان هەفتەی 5 ڕۆژ داوامەکەین وەکو ڕسمیات، فول داوامەکەین لە دووشەمە بۆ جومعە لە 9 بەیانی داوامی ئەمە دەست پێکە هەتا 5:30 دوای نیۆڕۆ، جگە لە کاتی خوتبەی جومعە نەبێ، ڕۆژانی کاتی نوێژی جومعە نەبێ 1 ساعت و نییە گۆرەگرین لەوەی کەوا ئێمە ئەتوانین بچین کاری خوتبەکەمان ئەنجام بین و لە پاشی ئەوە ڕۆژانی شەمە لە ساعت 11 بۆ 3 داوامان کراوەیە، بەڵام ڕۆژانی یەکشەمە ڕۆژی پشومانە. لە دەرەوەی ئیشەکەش بەخوا زۆر جار بە مۆبایلی شخصی خۆم، ینی بە حکمی ئەوەی کە خەڵکێکی زۆر ئەمان ناسیە و کۆنێکشنێکی زۆرمانێ لە دەرەوەی ئیشەکەی خۆشم، لە دەرەوەی داوامی خۆشم هەر یارمەتی خەڵکم ماوە پەیوەندیم بۆ دێ لە مەسنجەرەوە بۆم دێ، هەرچیەکەم پێ بکرێ هەر دڵخۆشم بۆی کە بتوانم یارمەتی خەڵک بم. بۆیە خۆم بە خۆشحاڵە زانم هەمیشە خۆم بە بچووکی هەموو کوردێک و مسلمانێک ئەزانم لە هەر شوێنێکی ئەم دنیا پێویستی بە من بێ، من ئامادەم خزمەتی بکەم و بەرەوپیریەوە بچم. جایتر شتێکی وانە ماوە کە بە عەرزی خزمەتانی بکەم، تەنها ئەوە ماوە هیوادارم هەر کەسێ لە بواری ئیشەکەی خۆیان ئەو ئیشەی کە ئەی کات پەرەی پێ بدات لەو بوارە ئیش بکات. بۆ نمونە من ئیشی کاری سەفەریاتەکەم، فڕۆکەوانیەکەم، بەس لەوە پەرەی پێ بدەم، نەچم بۆ ئیشیەکی تر تێکەڵی بکەم. ئەوانەشی کە شارەزان لە میشە تەنها پەیوەندی بکەن بە ئەو کەسانەوە کە شارەزان، ینی ئامۆژگاری من ئەوانەیە کە لەم بوارە ئیش ئەکرێت، ئیشەکان نەخەنە لای کەسانێکی ترکە ناشارەزان لەو بوارە. بۆیە وای بە باشە زانم کە پەرەپێدانی ئیش
لەو خزمەت گوزاریە بەنسبەت ئەوەی کە ویستم بابەتێکی ترتان پێ بڵێم کە پەیوەندی هەیە بە کارەکەی منەوە ئیزافەتەن بۆ ئەوە کاری ڤیزە ڤیزەی بەنسبەت ڤیزەی ئێران هەیە ڤیزەی تورکیا هەیە ڤیزەی وڵاتانی ئەوروپا هەیە لە جوونی 2020 بۆ 22 ینی لە پار ساڵەوە لە مانگی 6 پارەوە کە ئێمە بە شێوەیەکی یاسایی کە لە وڵاتی یەکێتی لە وڵاتانی یەکێتی ئەوروپا جیابووینەوە هەندێک ئارتیکل هەبوو کە سەپێنرا بەسەر وڵاتی بەریتانیایە کەوا ئیتر بۆی نییە تراڤڵ دۆکیومنت بە هەموو نەوەکانیەوە جگە لە نەوعی سیاسیەکەی بە کوردەکەی خۆمان کە پێڵێن 5 ساڵی و 10 ساڵی شینەکە ئەوانە ئەتوان بۆ 3 وڵات بڕۆن بۆ ئەڵمانیا و هۆڵەندا و سویسرا بەبێ ڤیزە بە مەرجێک بە هێڵی فڕۆکەوانی بڕۆن بە تیارە بڕۆن ئەوانەشی کە ئالێ بە سیارە بڕۆنە ناو باخیرە ئەتوانن بڕۆن لە هارویچ سواری باخیرە بن بە خۆیان و سیارەکان بڕۆن لە هۆڵەندا لەوێ ئەتوانن بۆ هەژ وڵاتێکی ئەوروپایانێ بە سیاری خۆیان بێن و بڕۆن ئەوانەشی کە ئەو باسمان کرد ئەوانەی کە یانێ بڕۆنە ناو 5 ساڵی 10 ساڵیان بڕۆنە ناو وڵاتی ئەڵمانیا و هۆڵەندا و سویسرا ئەتوانن بڕۆن بۆ سوید ئەتوانن بڕۆن بۆ فینلەندا ئەتوانن بڕۆن بۆ دانیمارک بۆ نەرویج ئەتوانن بڕۆن بەڵام بە مەرجێک بڕۆنە ئەو وڵاتە سێ وڵاتی کە باسم کرد بەنسبەت جوازی عێراقی و ئەوانەی کە زۆربەی خەڵک کە باڵێن خێزانی هێناوە یاخود بە جوازی سپاوس ڤیزا هاتووە ئەوانە پێویستە ئن ئەدڤانس یعنی پێشوەختە چەند مانگێک پێش ئەوەی سەفەرەکان حازر بکەن لەگەڵ کونسڵگەریەکانی وڵاتی ئەوروپایە مەعید وەرگرن مەعیدەکانیش ئەوەیە کە ئەنتەرویە فەیس تو فەیسە ئێستا لەم کاتی هۆلیدەیە لەم مانگی 6 و 7 بەڕاستی پێشوەخت ئەبێ لە مانگی دووسیا پێشوەخت ئین ئەدڤانس پێشوەختە مەعیدی مقابلە وەرگری ئێستا زۆر زەحمەتە هەمووی سەفارەتەکان فولی بووکن چونکە چەند سەفارەتێکی 20 بۆ 22 وڵاتێک سەفارەتیان هەیە لە ناو بەریتانیایە اینجا مقابلەکانیشان مەحدود کردووە ینی ئەنتەرویەکانیان مەحدود کردووە کە ڕۆژی 10 بۆ 12 کەس ئەبینن لەوە زیاتر نییە لەبەرەوە ئەوانەی کە یانوێ سەفەرکەن بۆ ئەوروپا بە تراڤڵ دۆکیومنت یاخود بە جوازی عێراقی یاخود بە هەر جوازێکی تر جگە لە جوازی ئەوروپی یاخود جوازی بەریتانی ئەبێ ڤیزە وەرگرن پێشوەخت ڤیزەکەش وەختی ئەوێت لە مانگی 6 و 7 زۆر قورسەکە ڤیزە وەربگریت ئەمە بەنسبەت ڤیزەی ئەوروپا بەنسبەت ڤیزەی ئێرانەوە ڤیزەی ئێران بۆ 3 مانگ ڤیزە هەیە لەو ڕۆژەی کە داخلی ئێرانەبی لەو ڕۆژە 3 مانگ ڤیزە دووە حسابە بەنسبەت ڤیزەی تورکیاشەوە ڤیزەی تورکیا پێویستە بۆ تراڤڵ دۆکیومنت بە VIP هەیە یاخود ئەبێ زووتر 6 مانگ پێشتر مشوری بخۆی کە تۆ کەی سەفەرەکە ئەگینا ڤیزەی ستانداردە ڤیزەی VIPەکەش ئەبێ تکت ڕیزێڤیشنت هەبێ هۆتێل ڕیزێڤیشنت هەبێ ئینشۆرانست هەبێ ئەمانە تۆزێک ڕێکاری یاسایی خۆی ئەوێت بەڕاستی ئەمانە تۆزێک ڕێکارە یاسایەکانیش وەختی ئەوێت من داواکەم لە هەموو کوردێکی بە شەرەف لە هەموو کەسێک ئەوانەی کە یانوێ سەفەرکەن زوو سەفەرەکانیان ڕێخەن یان ئەگەر یانێ بچن بۆ ئەوروپا یاخود یانێ بچن بۆ هەج وڵاتێک سەیری پاسەپۆرتیان کەن ڤیزەی ئەوێت نایەوێت 6 مانگی تیاماوە 3 مانگی تیاماوە 4 مانگی تیاماوە زۆر گرنگە ئەم خاڵی کە باسیەکەم بۆ جەنابتان ئەوانەشی کە ئەڕۆن سەفەرەکەن بۆ هەج وڵاتێک کە ئەچن بۆ فڕۆکەخانە بۆ مەتار 3 سعات بۆ 4 سعات زووتر لە مەتار حازر بن ئەجینا بەڕاستی ئەکەونە قەرەباڵخێکی زۆرەوە و یعنی ئەگەر کێشەیەک گرفتێکیانە بێ بە ئاسانی ناکرێت چارەسەر نابێت دوای تکتەکانیان نەفەوتی و تووشی زەرەرە بن جا ئیتر بۆیە خۆی گیان کەس ناڕەحەتی نەیەتە ڕێگای خۆی گیان کەس پێویستی بە ناڕەحەتی نەبێ و ئەگەر هەر کەسێکیش پێویستی بە یارمەتی ئێمە هەبێ ئێمە ئامادەین یارمەتی بدەین بەبێ هیچ تەماحێک لە دەرەوە ئیشەکەی خۆشمان هاوکاری بکەین هاوکار و هاوپشتیوانی بین برا بچووکتان حاجی عەدنان سڵاو و ڕێزم هەیە و هیوای ساغ و سەلامەتی بۆ هەمووتانە خوازم